بڕوانامەکەم من سەردەمانێک بوو نەهامەتی و ناڕەحەتی و کەم دەرامەتی و ئێمە خانەوادێکی قەرەباڵغ بووین. بەڕاستی لەو سەردەمان من بۆ بژێوی براکان و خوشکەکانم ڕێگای کەسابەتم گرتە بەر، خوێندنەکەم پێ تەواو نەکرا. من هەتا شەشی سەرەتایی خوێندووە، بەڵام خۆشبەختانە ئێستا زۆر شت دەزانم. زۆر شت دەزانیت. بە یارمەتی کێ بوو ئەم زانینە؟ وەکو ئێستا لە بیرمە لەگەڵ خاتو هێرۆی برای مەحموود بووم، ئەو کاتە بارەگای جەنابی مامزال لە هەولێر بوو. من خوێندنەوەم نەبوو، نووسینم نەبوو، شتەکانی خاتو هێرۆیش زیاتر نووسین بوو. ڕۆژێکیان وتی ڕۆڵە بۆ تۆ شت نانووسی، وتم ناتوانم، وتی بنووسە. حتا خۆی بە دەست و خەتی خۆی شتێکی بۆ من نووسی، وتی ئەوتە من لە خەتی خۆم تێ ناگەم، بۆم بنووسە لێی تێگەم. بە هەوڵ و گوشاری ئەو من بەردەوام ڕۆژنامەی کوردستانی نوێمە خوێندەوە، دوایەوە دەستم کرد بە نووسین. خۆشبەختانە دەوری هەیە خاتوی هێرۆی برای مەحمەد قەت لەبیر ناکەم، وەکو دایکێک، وەکو ژنێکی شاخ، وەکو خێزانی جەنابی مامجلال گەورەترین قوتابخانە بوو بۆ من.